بناوی خدای بەخشندەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕیژە بە سەرجانی پاچی پێشەوامە نووری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، ئێمە لە زنجیرە بەرنامەکەی خۆمان ڕێگای گەیشتینە کۆمەڵک مواسەفات و کۆمەڵک علاماتی دڵی ساغ و دروست. یەکێکی تر لەو علاماتانی کە ئێستا لە خزمەتتان باسی دەکەم ئەویش ئەوەیە کە بەردەوام ئەو دڵە نوێژێکی زۆر پوخت و جوان دەکات. والذين هم على صلواتهم يحافظون والذين هم على صلاتهم يحافظون سورة معارج والذين هم على صلاتهم خاشعون والذين هم على صلاتهم دائمون. سبحان الله خوای گەورە بە چار جۆر بە چار شێوە باسی بەردەوامبوون لە نوێژ، باسی خشوع و خضوع لە نوێژ، باسی پارێزگاری نوێژ دەکاتن. ئەم دڵە سازە، ئەم دڵە دروستە، ئەو دڵە مطمئینە بەڕاستی هیچ کاتێک حەوانەوەی نییە تاکو ئەو نوێژەی دەیکە لەو پەڕی ڕێک و پێچی و لەو پەڕی تەمامی و بە خشوع و بە خضوع و بە دروستیەوە ئەنجامی دەدات. کەواتە ئەگەر دەمانەوێ بەڕاستی دڵەکانمان دروست بن دەبی ئاگامان لە دروستی نوێژەکان هەبێ. چەندە تۆ ئیحتیمام بە نوێژەکە دەدەی، ئەوەندە ئاساری ئیحتیمام و پارێزگاری لەو نوێژە تەئسیری لە دڵ و دەروونت دەکاتن. بۆیە بەڕاستی وەکو لە ئەسەر داهاتووە کە هەر کەسێک کە نوێژی خۆی پاراست نوێژەکە پێی دەڵێ ڕەبی خوا بتپارێزی کە منت پاراست. بەڵام هەر کاتێک کە تۆ نوێژەکە ناپارێزی، نوێژەکەت بەبێ سەر و بەر دەکەی، بەبێ خشوع و خضوع دەکەی و لە کات و ساتی خۆت نایکەی، نوێژەکە پێت دەڵێ خوا بتفەوتێنی کە منت فەوتاند. ئازیزانم، نوێژ میعراجی مومینانە، بەسەرکەوتنە بۆ لای خزمەت خوای ئیماندارەکان. چونکە نوێژ تاکە عیبادەتێکە مباشەرەتەن خوای گەورە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرزی کردووە. هەموو فەرزەکانی تر، هەموو عیبادەتەکانی تر خوای گەورە بەسای حەزرەتی جوبرائیلی بە پێغەمبەری فەرمووە صلی الله عليه وسلم. بەڵام نوێژ خوای گەورە بۆ خۆی پێغەمبەری دعوت کرد بۆ ئاسمان، پاشان بۆ 7 تەبەقەی ئاسمان، پاشان بۆ سیدرەتی منتەها کە ئاخر علمی مەلایکەتەکان لەوێندەرە. حتا جوبرائیلیش کە گەورەی هەموو مەلایکەتەکانە نازانێ لە پشت سیدرەت المنتەها چ باسە و چ خەبەرە. بۆیە ئەلەوێندەریش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە تەنها ڕۆیشت هەتا گەیشتە ملاقاتی ڕەب العیزە. ئینجا لەوێندەر خوای گەورە نوێژەکانی لەسەر پێغەمبەر و لەسەر ئێمەش فەرز کرد. بەڕاستی دەبێ ئەو نوێژە زۆر گرنگی پێ بدرێ، چونکە گرنگی نوێژ نیشانەی ساغی و دروستی ئیمانتە. بەڵام ئیحتیمام نەدانت بە نوێژ نیشانەی کزی و لاوازی ئیمانتە. بۆیە هەموو یعنی عارفان فەرمیانە ئەفەرمێن دوو علامەت هەیە، هەر کاتێک لە کەسێکتدا دیت بەڕاستی ئەم علامەتە نیشانەی ساغ و دروستی ئەو کەسەیە. ئەگە نوێژی جوان و ڕێک و پێک بوو، ئەگە زبانی پارا و پاک بوو، نوێژی جوان و ڕێک و پێک بوو، زبانیشی خاوێن و پاک بوو، ئەم دوو نیشانە نیشانەی ڕاستی و دروستی و ئیمانی ئەم کەسەیدایە. با تۆزێک باسی نوێژ بکەین. طبعا نوێژ یعنی گەورەترین عیبادەتە. نوێژ قسەکردن و مقابلەیە لەگەڵ ڕەب العالەمین. بۆیە هەموو جارێ عەلی کوڕی حوسەین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کە پێی دەڵێن زەین العابدین، کوا عەلی کوڕی ئیمامی حوسەینە، ئیمامی حوسەین کوڕی ئیمامی عەلیە، ئیمامی عەلیش کوڕی ئەبوو تاڵیبیە.
طبعا هەموو جارێک کە دەستنوێژی دەشوشت و هەر دەستا کە نوێژ بکە بەڕاستی تێک ئەچوو ئەلەرزی و ڕەنجی سۆر هەردەگەڕە. ئەنگوت یا ئیمام ئەوە چی بەسەر دێ بۆ حاڵت تێک دەستی هەر کاتێک هەردەستی لە بۆ نوێژ. ئەی فەرموو بۆ ئێوە نازانن بەرامبەر چێ ڕادەوەستم، باشە ئێوە نازانن گفتوگۆ لەگە چێ دەکەم. بەڕاستی وایە سان چەند خوای لەلا عەزیم بێ، چەند خوای لەلا گەورە بێ، چەند هەیبەت و دەسەڵات و گەورەی خوای لە دڵیدا هەبێ، چەندە ترس و بیمی خوای گەورە لە دڵدا هەبێ، ئەوەندە ئیحتیمام بە گرنگی نوێژ و بە مولاقات و بە گفتوگۆیەکەت دەکەی لە نوێژەکەتدا. بەڵام چەندە ئیحتیمام نەدەی بە نوێژ، نیشانەی ئەوەیە کە بەڕاستی تۆ هەیبەت و دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خوات لە دڵ کەمە. جا بۆیە زۆر گرینگە ئینسان هەر کاتێک کە دەست نوێژ دەشوە بزانی ئەم پاک و خاوێنیە بۆ ملاقاتی رب العالمینە. يوم يقوم الناس لرب العالمين. والله ئەگەر ئەتو ئەمڕۆ بزانی چۆن بەرامبەر خوا ڕائەوەستی و قسەی لەگەر دەکەی و گفتوگۆی لەگەر دەکەی لە ڕۆژی قیامەتت بەم شێوە کاتێک کە هەموو خەڵک هەردەستنەوە لەبەر هەیبەت و دەسەڵاتی خوای گەورە، ئەو کاتیش تۆ چۆکەکانت پێکانت قاسەکانت ڕاد ئەگرن بەرامبەر خوای گەورە. ئەگەنا خەڵکەکەی کە هەمووی لەسەر چۆکدا لە ترس ئەکەوێ و ناتوانانی خۆی پێڕابژێرێ، قاسانەی کە لە دنیا ڕاوەستاون بەرامبەر خوا بەو پەری هەیبەتەوە، بەو پەری عەزەمەتەوە، بەو پەری خوشوعەوە بەرامبەر خوای عەزیم ڕابوەستێ، ئابڕاستی ئەم قاسانە لە ڕۆژی قیامەتێ عەبدەکەی ڕائەگرێتن. بۆیە کاتێک کە دەچیتە سەد و گورد و ڕائەوەستی و نیەت دەینی کە نوێژی فلانە وەختی بکەی، ئینجا دەڵێ ئەڵڵاه ئەکبەر، الله ئەکبەر، خوا لە هەموو شتێک گەورەترە، لە هەموو دەسەڵاتێک گەورەترە، لە هەموو گەورەیەک گەورەترە. الله ئەکبەر. هەرچی دنیاە، هەرچی غەمی دنیاە، هەرچی شتی دنیای فڕێدە پشتت، الله ئەکبەر، خوا لە هەموو شتێک گەورەترە. ئێستا لەو لەحزەیەدا ئەبێ ئەمن گەورەی و عەزەمەتی خوای گەورە بسەڵمێنم لەسەر نەفس و دەرونی دنیای خۆمدا. ئینجا دەست پێ دەکەی ئەڵێ وجهت وجهي للذي فطر السماوات والأرض. الله أكبر. راسي إما ألير دروكي والله زور بمان راس داكي ككاتك دارين وجهت وجهي للذي فطر السماوات والأرض. أليتي روم كردا روي أو خدايي، روم كردا أو خدايي ككون كائنات دروس كردوا، عرض عسماني دروس كردوا، حنيفا مسلما وما أنا من المشركين. دور كوتومو ولا شرك، دور كوتومو بهاول لهاول بيدا كردن ندو شريكي يبو خواي قورا بيدا ناكم وما أنا من المشركين. أم لو كسانا نيم كبسم هاو باش بو خواي قورا بو متعالى بيدا بكم. تخوائي مكاتي كانوش لكين رود لروي خداي رب العزة. ها تخوا أقاد ليك قصي لك خواي قورا دكي. سبحان الله. إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. فعشان دلي خداي عظيم نوجه كانم هم سربرين كانم مردنم جيانم لبوتويا يا رب العالمين. تخوا إمراز دكي، تخوا هم عبادتك من محضا بو خواي متعالى، تخوا إما هم سربرين كان وعبادتك كان من هموي بو خواي تعالى يا تنها بو أو ديكين هیچ شرك وقماني بيدانا كين، هیچ الريالي بيدانا كين، خالصا مخلصا بو خوايا. إما تخوا جيان من بو خوايا، تخوا مردن من بو خوايا، نبا خواي مدرو أكين. والله هلا نيوجنا درو لك خواي قورا أكين. بوي نيوجا كان هيز آثاري نيلا سر إما بوي إن صلاة تنهى عن الفحشاء والمنكر نيا أو نيوجا كتولا جناح ولا معصية دات باريزي كبراسي راس قوي بكاتي قصي لك خواي قورا دكي تولا قام ملكة شي دنيا قصب كي دز بدرو بكي ملكة كش بزاني دروي دكي سند خزالة دتشي سند خزالته أبرو رسل ببرامبر خواي قورا سان كاتك كبراسي برامبر خواي قورا براس قوي كاتك كدري وجهت وجهي للذي فطر السماوات والأرض. راسي ضل لخواي قورا بك
ئاگا لێ بیت چ دەڵێ لانە چ لەگە چێ قسەی دەکەی لەگە مەلیک المولوک لەگە ئەو خوایی کە کەون و کائیناتی دروست کردووە سان بەرامبەر زابتێک بەرامبەر مەسئولێک بەرامبەر دەسەڵاتدارێک چۆتی ئەلەرزێ ئەدی بەرامبەر مەلیک المولوک ئەدی بەرامبەر ئەو خودای کە ئەم کەون و کائیناتی دروست کردووە عەزیزانی من ڕاستی دەبی تۆزێک هەیبەت و دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خوای گەورە بنی ناو دڵمان کاتێک کە نوێژ دەکەی ئەوە لێگەڕ پاشان با تۆزە باسی سوورەتی فاتحە بکەین زان ئایا تخوا ئێمە بەم شێوەیە گفتوگۆ لەگە خوای رەب العالەمین دەکەین جارێ پێش هەموو شتێک لە حەدیثێکی قودسی داهاتووە کە پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله عليه وسلم خوا دەفەرمیتن دەفەرمی ئەمن نوێژم إني قسمت الصلاة بيني وبين عبدي نصفين أما نوێژم لەگە سوورەتی فاتحەیتی لێرە لە بینی خۆم و بینی بەندەکەم نیوە بە نیوە کردووە بزانین ئایا بڕاستی ئەو حەدیثە ئەمە دەگرتەوە طبعا کە دەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حمد و سەنا تەنها حمد و سەنا کە لایقێک بە ذاتی پاکت بێ ئەڵڵا بۆ تو یا رب العالمين حمد و سەنا سپاس و ستایش لە بۆ تو یا رب العالمين دەزانی خوای گەورە جوابت دەداتەوە دەزانی ئێمە حەمد و سەنا دەکەین بە سەریعی دەڕۆین ڕاوەستە خوا جوابت دەداتەوە دەفەرمی حەمەدەنی عەبدی ئەو بەندەی من حەمد و سەنای منی کرد ئەو حەدیثە قودسیەکە دەفەرمی هەر کاتێکەوە بەندەکە کە دەڵێ الحەمد لله رب العالمين خوای گەورە جوابی دەداتەوە دەفەرمی حەمەدەنی عەبدی بەندەکەی من حەمد و سەنای منی کرد کاتوو دەڵێ الرحمن الرحیم ئەو خوایی کە خاوەن بەزەی و میهرەبانە دەفەرمی خوای رب العزە دەفەرمی مەدەحەنی عەبدی ئەو بەندەی من مەدح و سەنای منی کرد ئەو جارە کە دەڵێ مالک یەوم الدین هەر تەنها تۆ یا رب العالمین خاوەن سزا و پاداشی لە ڕۆژی قیامەت کەسیت کە نییە لە ڕۆژی قیامەت سزا و پاداشی عەبدەکان بداتەوە هەر تۆی ئەی خالق و ئەی گەورە و ئەی مەلیکی ڕۆژی قیامەت ئەو زەخوای گەورە جوابت دەداتەوە دەفەرمی مەجەدەنی عەبدی ئەو عەبدە تەمجیدی منی کرد ئەمنی بە گەورە زانی ئەو زەکە دەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین خوای هەر تۆ ئەپەرستم تەنها عیبادەت و بەندایەتی بۆ تۆ ئەکەم و هاوار و پشتیوانیش و ڕووم هەر لە تۆ بەس هاواری توش دەکەم لە هەموو حاڵەتێکمدا خوای گەورە دەفەرمی ئەوە بینی من و بینی عەبدەکەمە سەلنی یا عەبدی چ دەوێ ئەی عەبدی من لێم داوا بکە دەڵێ اهدنا الصراط المستقیم خدایە ڕێگای هیدایەت و ڕێگای ڕاستم پێ نیشاندا صراط الذین ئەنعەمتە عەلەیهم خوای هیدایەتی سەرەی ڕاستم بکە ڕێگای ئەو کەسانی کە بۆ خۆت ڕێت پێ پیشانداون کە بۆ خۆت هیدایەتت داون کە بە خۆت بەردەوامت کردوون لەسەر ئەم هیدایەت و ئەم ڕێگەیەدا غەیر المەغضوب عەلەیهم ولا الضالین خوای نەک ڕێگای ئەو کەسانی کە غەزەبت لێ گرتوون یان ئەو کەسانی کە ڕێیان لێون بووە ئامین خوایە دوعایەکانمان قبوڵ کە ئازیزان ئەمە فاتحەیە ئەو حیوار و گفتوگۆیە لە بینی خۆت و لە بینی خوای کە دەڵێم نوێژ قسەکردن لەگەڵ خوای گەورە پێتەڵ سیر نەبی بەو جۆرە قسەی دەکەی تۆ بەرامبەر مەلیکێک ڕادەوەسی قسەی دەکەوی جوابت دەداتەوە قسەیەکی کە دەکەی جوابی دەداتەوە داوای لێ دەکەی جوابت دەداتەوە ئەینە نوێژ مقابلەی رب العالمین حەمد و سەنای خوای گەورە دەکەی جوابت دەداتەوە مەدحی خوای گەورە دەکەی جوابت دەداتەوە خوا بە گەورە نیشان دەدەی خوا جوابت دەداتەوە پاشان کە داوای لێ دەکەی خوای هیدایەتم بدە خوای لەسەر ڕێگای ڕاست سابتم بکە خوای لەگەر کۆی موسڵمانان لەسەر ئەم ڕێبازەدا بەردەوامم بکە نەک ڕێبازی ئەو کەسانی کە غەزەبت لێ گرتوون یاخود کە ڕێیان لێون بووە پاشان دەرێ ئامین خوای ئەو دوعایەشم قبوڵ کە خوای ئەو گفتوگۆیە لێ قبوڵ کە ئینجا دەچیت سوڕەتێکی تر دەخوێنی لەو سوڕەتانی لەبەردا ئازیزان تۆ وەڵڵاهی بەم شێوە نوێژ بکە ئینجا دەزانی ئەم نوێژە چ ئارام بەخشێکە بۆ دڵت ئەو وەختی دەزانی ئەم نوێژە چ نورێکە بۆ دڵت ئەو وەختی دەزانی ئەم نوێژە چ بەرەکەتێکە بۆ ژیانت بۆیە پێغەمبەرمان دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام
أول ما يحاسب عليه العبد يوم القيامة الصلاة. يكمنشد كخوي قور اللي بندكاني دا برسيتوا برسيارانيان لدكا وحساب كتابيان لقلدكا لعبادة كان دا نويجا دفرمي أقل نويج نازح بو خوي قور تساو بوشي سهلي أكال باقي اشتكاني تردا. أما أقل نويج ساقي بوي والله لواني ترش قرسترو زحمة ترو نار حتى ردكا ذا الزلم بقى مال نويج كان به توزي شي تري ماو نويج إن شاء الله لحلقة دهاتو وتان تواودكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.